خودی ئەم دیاردەیە ئەم کێشمەکێشانی ناوی یەکێتی کە گەیشتۆ بەم ترۆپچی بەهێزگاری داڕمانی ئەخلاقی و سیاسی کە گەیشتۆتە ڕادەی تا ڕادەی ئەوەی کە هاوسەرۆکەکانی باسی ژەهر خواردنی یەکتریەکەن بەر لەوە پشتی ئەم قەزیە کێشەیەکی گەورەترە. بە بڕوای من کۆمەلگەی کوردستان خەریکە پێدەنێتە هەلومەرجێکی سیاسی کۆمەڵایەتی ترەوە و ئەمە بەر ئەمانی کە لەنێو ئەم حیزبان و لەنێو کولی بزوتنەوەی کوردایەتی ڕوئەدا بە ژەهر خواردنەکەشەوە کە دوای باسیەکەم ئاکامی ئەم هەلومەرجە تازەیە کە خەریکە کۆمەلگەی کوردستان پێدەنێتە ناوی سیرکە بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتیەکان و قوڵبدانی هەرچی زیاتری لە مامۆستایان لە خوێندکاران لە کرێکاران لە زەحمەتکێشان لە خەڵکی گەڕەکەکان لە هەموو شوێنێ لە نەبوونی موچە لە دژی بەرزبوونەوەی باج و خەراج و دزی و گەندەڵی و تاڵانی وەڵام نەدانەوە و بێتوانامانەوەی دەسەڵاتدارەتی لە کوردستانە بۆ جوابدانەوە بە کەمترین و سەرەتاییترین خواستەکانی خەڵک بوونی پەرلەمانی کوردستان بە مەسخەرە و گاڵتەجاری خەڵکی کوردستان و کەوتنەڕێی هەتا پەیامی داخستنی ئەم پەرلەمانە وردە وردە خەریکە باز لەسەرەوە کرێ کۆمەڵێک پەرلەمانتاری کەوت لێرە و لەوێ خەریکن بە دوای ئەوە ئاگەڕن کە حیزبێکی تازە دروست بکەن بەشداری نەکردنی خەڵکی کوردستان لە ئاستێکی فراوان تا لە عێراقیشە لە مەسخەرەی هەڵبژاردن و سیناریۆی هەڵبژاردن ڕادیکاڵ بوونەوە و هوشیاربوونەوەی زیاتر و چوونەسەری ئاستی ناڕەزایەتیەکان لە کوردستان و هاوکات لێکپژڕانی ڕیزەکانی بزوتنەوەی کوردایەتی و حیزبەکانیان تومبوونەوەی کێشمەکێشی نێوانیان کە ئەمە شۆڕ بە تۆ بەنێو خودی حیزبەکانیش و لە نێو ئەمانە یەکێتی و پارتیش یەکێتی و پارتی ئەگەر لە دەسەڵاتانە بوونایە ئەم هەلومەرجە بەهێزگاری دای ئەڕمانن بەڵام لەبەرەوەی کە پارە و ئیمکانات و شەک و ئەمانیان لەبەردەسایە خۆیان لە بەرامبەر ئەم قەیرانە گەورەیە خۆیان کردووە بەڵام بەم شێوەیە لە نێو ڕیزەکانی یەکێتی و ئەمانەیە بەم شێوەیە ڕووی داوە ئەمانە هەموو ئەو ڕایەڵ و پۆی ئەو هەلومەرجە تازەیەن کە خەریکە کۆمەلگەی کوردستان پێ ئەنێتە نێوی و بە بڕوای من ئەگەر یەک پلتفۆرمی شۆڕشی ڕانە شکبەرێ بە شۆڕش دەستپێکایتر یعنی ئەمانە سیمات و تایبەتمەندیەکانی نیشانەکانی هەلومەرجێکی تازایە کە کۆمەلگەی کوردستان دەیەوێت و خەریکە پێ دەنێتە ناوی چکە ناتوانێتە تەحملکە قڕشتی چینایەتی نەبوونی موچە یعنی تۆ تەسەور کە بەرمیلی دۆلار بەرمیلی نەوت بۆ $85 پێشووتریانون نرخی نەوت دابەزیەوە بۆیە موچە ناتوانین بین بەڵام ئێستا بە شکلێکی زۆر سەرشڕهێنەر نرخی بەرمیلی نەوت لە بازاڕی جیهانیە زیایی کردو بەڵام هەر موچە نادەن بە خەڵک مەجموعەیە نەخوێنەوار هاتوون ئەم هەموو قوتابیانە ئەم هەموو دەرەجیان هێناوە بینین لەسەر جادەکان هەمووی کەوتون و ناتوانن بە هیچ شێوەیەک ئیدارەی کۆمەلگا بکەن ناتوان بە هیچ شێوەیەک وەڵام بە پێداویستەکانی کۆمەلگەیەکی هاوچەقیان سەردەمەرەوە بە ناوی ئازادی و یەکسانی حکوومەتی سۆسیالیستی بەڵام شکلێک لە کۆمەلگا بتوانێت بڕێ و بڕوا کۆمەلگا ناتوانێت بڕوا کۆمەلگا توانای تحملی نییە بۆیە ئەمام هەلومەرجەیە کە خەریکە کۆمەلگەی کوردستان پێدەنێتە نێوی ئەو سیماتانی کە باسم کرد ئەم وەزعیەتە ئەم قەیرانە بەم شێوەیە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕەنیاوەتەوە یەکێتی و پارتی ئێستا ئیتر دوو حیزبی سیاسی نین بە معنای بڵێم دوو کۆمپانیای گەورەی زەبەلاحن سەرانی نێویان نێو ئەمانە هەر یەکێ لەمانە فەیلەقی هەیە هێزی چەکداری هەیە هێز دژە تیرۆری هەیە و کۆمپانیای گەورە گەورەی باج و خەراج و دزی و تاڵانی و هێنان و بردن و بازرگانی جگەرە و دەرمان و هەموو ئەمانیان هەیە ئەمانە بە هێزی چەکە پارێزدێ لە نێو خودی ئەم حیزبانەیە شەڕە لەسەر ئەم جۆرە پارە بردن و دەستگرتن بەسەر ئەم سەرەت و سامانی کۆمەلگەیە کێشەیە لەسەر ئەمە بەزمە لەسەر ئەمە مەسەلەی ژار خواردنەکەش هەرەمەیە جایسە ئەم لە ڕاستەکە ئەو لە ڕاستەکە ئەمەیە قەزیەکە بەڵام ئەگەر ئەوە مەسەلەی ژار خواردنەکە بخەینە ئەو لاوەرە تۆ سێری نێ و هینیان حیزبانەکە کەم تەسفیەی سیاسیان چۆن کردووە وەرە باچین بەسەر پارتی باسی زۆر کۆن ناکەین لە کاتێکە لە شاخ بوون باسی ئەوەکەین لە دوای نەوەیەکەوە کە هاتوونەتە ناوشە هێست هەتاوەکو ئێستا هیچ کەسێ نازانێت جەوهەرنامەی کە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بچی لێ هات و چۆن مرد بۆ مرد
چی بوو سینناریۆکەی فەرەدین جوان ڕۆی سینناریۆیەکیان بۆ دروست کردومە دامی کرد بۆ سیارەی خۆی پیاوەش مەکتەبی سیاسی پارتی بوو ئەویش ڕۆشتون نەما فەلەکەدین کاکەی هەر لە سەرکردایەتی پارتی بوو لە هەلومەرجێکی تەمومژاویە ئەویش نەما ئەم حافزەکەی هین ناوی چییە فرسەت سۆفی ئەوش لە سەرکردایەتی بوو هەر لە ماوەیەکی زۆر کە ماخەری بوو نەسیحەتی خەڵکێکە کە خۆیان پارێزن کەچی وتیان لە تورکیا و نەماوەیش ئەوش تەواو بوو بێنێ ناوێکێتی لە داوەتکردنەوە لە ژەهر خواردکردنی یەکتریەوە لە تەسفیح هینەوە قایمقامی سلێمانی لە ئاسایشی گشتی گیرا بوو سینناریۆیەکە وتیان خۆی خنکان و نەما ئەوەی کە 20 ساڵە 20 دانە ساڵ بە دوای جەلال تاالبانیەوە بۆ یەکێ بوو لەو کەسانی کە لە ئەڵمانیاش لەگەڵ یا بوو یەکی لە حیمایە بەرجەستەکانی بوو هەر هاتەوە بۆ سلێمانی لە سینناریۆیەکیان بۆ دروست کرد و لەسەر لە ژیان سڕیانەوە کەس نیزانی بەچی لێ هات مەبەستم وایە تایبەتمەندیەکانی نێو ئەم بزوتنەوەی کوردایەتیە و ڕەزانەتی ئەم بزوتنەوەی کوردایەتیە نارنجە فڕێدان بۆ یەکتری هێرشکردنە سەر کەرامەت و کەرامەت شکاندنی یەکتری شەڕی ناوخۆکەیان بەبەستمەوەی لێوان لێوە لەم جۆرە تەسفیەکردنە سیاسیە لابردنی تەسفیەکردنی سیاسی بێشەخسیەتکردنی یەکتری لێوان لێوە مێژووەکان لە ئەو نمونانەی کە بژاردم مشتێکە لە خەرمانێکی گەورە لە مێژوویە کە هەیەە ئەوەی کە مەلامەختیانە لێ بەو بڵێم چی و چۆن جواری ئارام بەمە و چۆن جواری مێژوەکەتان ئەمە پراوپڕە لەمان کۆمەڵێ لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی دەرکراون یان سەر کراون هەر لە دوو ڕۆژی ڕابردوودا یەکێک لەوانە وتوێتی ئێمە دەگەڕێنەوە بۆ مەرجعیەتە ڕەسمیەکان و بۆ کۆنگرە و بۆ بڕیارەکانی سەرکردایەتی و هەتاوەکو دوایی بەڵاماتە ئەم هینانەشیان هەیە و هەندێکیان بەتەمان بۆ ئەو ئۆرگانانە بگەڕێنەوە مەسەلەی ئەسڵی کێشەکانی ئەمەی کە ئێستا لە بینی لاهور و لە بینی باف و تاالبانیا با بڵێ لە بینی عایلەی تاالبانی و ماڵی عایلەی شێخ جەنگیار ڕوئەدا مەسەلەی سەرەکیەکە ئەوەیە کە بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی بتوانن کۆمپانیەکانیان بچەخێنن لە کوردستان ئەو لە زۆنی زەرد و ئەم لە زۆنی سەوز و برایەتیشیان بەیەکەوە هەبێ و بەیەکەوە پەرلەمان و حکوومەت دروستکەن دەبێ چێشمەکێشی نێوانیان لابرن یەکێتی دەرەجە 2 قبولکە پارتی دەرەجە 1 بێت و یەکێتی دەرەجە 2 قبولکە لاوری شێخ جەنگی هەم پارتی لاوری شێخ جەنگی ناوێ هەم لاوری شێخ جەنگیش بە دژایەتیکردنی پارتی ئەوێ نفوز بۆ خۆی پیاکە ئەمان مایلی عایلەی تاالبانی دەیانەوە دەستگرن بەسەر چکە پارەکە لای ئەوانە شەک لای ئەوانە ئیمکانات لای ئەوانە پەیوەندی لەگەڵ پارتیە لای ئەوانە پەیوەندی لەگەڵ جمهوری ئیسلامیە لای ئەوانە پەیوەندی لەگەڵ ئەمریکایە لای ئەوانە ئەوەی کە تەنیا لاوری شێخ جەنگی هەیەی ئەوەیەتی کە لە دژایەتیکردنی پارتیە دەیەوێت نفوز و پێگەیت بۆ خۆی پیاکە بەڵام بۆ ئەوەی کە بەڵام سەرمایەدارانی کورد کە لەنێو پارتی وێکێتیان وێنەرایەتیان ئەکرێ یان با بڵێ سەرۆت و سامانیان ئەچەرخێ بۆی کە حکوومەتەکە بەیەکەوە بڕۆن و پەرلەمانەکە بەیەکەوە بڕۆن دەبێ ئەم سەرێشەیە لە کۆڵخۆیان بکەنەوە باف و تاالبانی خەریکە ئەمەکە ئیتر پەیڕەوی ناوخۆی بۆ تێگەیە نازانم ژەهر خواردن نهێنێتە پێشەوە ئەگەر ژەهر خواردن هاتوۆتە پێشەوە بەر لە هەر شتێک یەک پرۆسەیەکی دادگە جەریمە ئێستا لە هاوسەرۆکی یەکێتی یا هەچی شتێکە جەریمەیە جەریمەکەشی ڕێگەی دادگایە بیانن بە دادگا بزانێن دکتۆر بێت و فەحسیەمانە بکەن بزانن کە چییە بەڵام کێشەکە کێشەیەکی سیاسی قوڵتری فراوانترە بەرژەوەند خوازیە کۆمپانیای ملیاردێریە کە ئەیانەوە بیچەخێنن لەگەڵ پارتیان بۆیە پارتی خۆشحاڵە بەمەی کە باخڵ تاالبانیەکە بەڵام من پێم وانیە پیلانی پارتی بێ بەرژەوەندی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد و سەرمایە هەردوو خێزانی بڵێن هەردوو بنەماڵی بازانی و تاالبانی ئاوا پێویستەکە ئەم دەرەجە 2 ئەو دەرەجەیەک بەیەک و کۆمپانیەکانی بچەخێن و حکوومەت و دەسەڵات و پەرلەمانەکە بچەرخێن و ئەم دەسەڵاتە دزی و گەندەڵی و ڕسوایە بە سەرسەری خەڵکی کوردستان و ڕادرن ئەمەی کێشەکە ئەمەی مەوزوعەکە هیچی کە نییە پێشەوەی کە پچمە سەر پرسیارەکانی ترم پێم خۆشە لێرەدا سەرنجی بینەرێک بخەمە سەر شاشەکەەوە ئەگەر ئێوەش قسەیەکتان لەسەری هەبێ ئەگەر دروست لە سەرنجەکە تێبگەم باز لەوە دەکات کە ئەم مەسلەی ژەهر خواردناکە لەلایەن بنەماڵەی جەلال تاالبانی و یان دەسەڵاتدارانی کوردستانەوە بکرێت کە ئەمە هاوکاریە لەگەڵ ئیطلاعات و میتی تورکیدا و ئەمانە کار بۆ ئەو دەستگایانەش دەکەن سەرنجی ئێوە لەسەرم پێڕوانینە
بە بڕوای من ئەزانی چۆنە ئیسلاعات و میتی تورکی لە کوردستانە زۆر بەڕێز لە دەیان شوێن بنکە و بارەگەیان هەیە و خۆ قاسم سولەیمانی هەتا لە بەشداریە کرد یان جمهوری ئیسلامی دەخالەتیە کرد هەتا لە ئینتیخاباتەکانی سەرکردایەتی یەکێتیە کە چێ سەرۆک کۆمار بێ چێ ئەنجومەنی سەرکردایەتی بێ چێ باشە چێ خراپە ینی دەخالەتیان دەکرد لە هەتا لە ئینتیخاباتی حیزبیەکانە بۆیە لە هەموو شتێکە دەخالەت دەکەم بەڵام من مەسەلەکەم ئەوەیە ئەم قەزیەی ژەهر خواردنە پرۆسەیەکە لە داڕمانی و دارزینی یەکێتی ئەمە من نازانم چەندێک خۆچکۆ هیچ شتێکیان نەوتوە هەر توێتی لاهور ئەڵێ من نەم کردووە باف تاالبانی ژەڵێ ژەهر خوارد کراوم ئەو مەلا بەختیاریش لە خەسخانەوە ڕسمی نردووە کەڵێ ژەهر خوارد کراوم بەڵ قسەکە تەسفیەی سیاسیە بەڵام ئەم تەسفیە سیاسیە زۆر مێژوێکی دوور و درێژی لە نەوێکێتیە هەر کوردی مەلا بەختیار وەختێک ئاڵای شۆڕشی دروست کرد ویستیان هەر هەمیان تەسفیەکە پارتی کاری سربەخۆ کاتی خۆی دوو دانە سیمیناریان لە شارەکانی کوردستانە کە حەمە حەلاقەوەوان خستیان لە بۆسەیەکەوە حەمە حەلاق و هەموو هاوڕەکانیان لە سەیتەرەکەی کۆیە بەبەر چاوی هەموو خەڵکەوە هەر هەمیان قەتڵ عام کرد و کوشتیانە بەس تەسفیەی سیاسی لە نێو بزوتنەوەی کوردایەتی و یەکێتی و پارتیان مێژوویەکی ڕەش و پڕ لە تاوانی هەیە جاسە گەشتۆ بە ژەهر خواردن بە هەر حاڵ ئەمەی تر ینی ئەمانە بەرامبەر بە ڕەفیقی 20 ساڵە و 30 ساڵەی خۆیان 40 ساڵەی خۆیان ژەهرکەنە خواردنی یەکتریەوە دەبێت چ ئیحساس و شعورێکیان هەبێ بۆ مناڵانی کوردستان بۆ کرێکارانی بێکار بۆ مناڵانی دەستگێڕی سەرکۆڵانەکان بۆ مناڵانی کە لە ترافیک لایتەکانە ڕائەوەستنەوە مەسوولانە بەلایەنە تێپەڕن کە بە هەزاران هەزار مناڵی بێسەرپەنە و لە مەکتەبنی مەبەستمەوەیە ئەوان بۆ یەکتری وابن چ بەزەیەکیان بە خەڵکایەتەوە خەڵک دەبێت بیرێ بەخۆی بکاتەوە بە بڕوای من کۆمەلگەی کوردستان خەریکە فازێکی پێشڕۆوە چێتە پێشەوە بەڵام بینە سەر نامەکەی مەلا بەختیار یاخود بەراوردێکە کردوێتی لە نێوان هەوڵی تیرۆرکردنی و ژەهر خواردکردنیدا کۆمەڵێ بابەتی باس کردووە کە هەندێکی هێن قسەیان لەسەرکەین بۆ منەوە باز لەوە دەکات کە ئەڵێ ئێستا لە ناوێکێتیدا دۆخێکی ناشەریفانە هەیە بۆیە ژەهر خواردن ڕوودەدات وەکو خۆشتان ئاماژەی پێدا باز لەوە دەکات ئەگەر بچێتە سەر قەبری مام جەلال چی پێ بڵێت لە کاتێکا سەردەمانێ شانازیان دەکرد بەوەی کە یەکێتین و شۆڕژگێڕن بەڵام ئێستا هاوڕەکانی ناو یەکتر خەریکی تەسفێکردنی یەکترن بەڵام لە کۆتاییشدا باز لەوە دەکات کە ئومێدی هەیە بەوەی کە یەکێتی ڕەسەنەکان ئەم دۆخەتی ئەپەڕێن و یەکێتی مام جەلال ئەگەڕێنەوە بۆ سەر سکەی خۆی سەرنجی ئێوە لەسەر نووسینەکەی مەلا بەختیار چییە؟ وڵی نووسینەکەی مەلا بەختیار بەقەت زەڕەیەک حەقیقەتی تیان نیە جارێ وڵێ بە جەلال تاالبانی بڵێم چ جوابێک بە جەلال تاالبانی بمووە هەر لە سەردەمی جەلال تاالبانیە جەلال تاالبانی خۆی بەدەمی خۆی وتی بۆی کە پیشانتان بەم کوردستان پێشکەوتووە بە دۆلار ئێستا 10 میلیاردێر هەیە لەگەڵ 1000 میلیۆنەر هەیە ئەمە باسی کاتی باسی 10 ساڵ لەمەوە پێشەکەم باسی 10 ساڵ لەمەوە پێشەکەم کەیوت کە ئێستا لەوانەیە 1000 میلیاردێر هەبێ بە دۆلار ئەگەر ئەم مەسەلی ژەهرە بخەیتە ئەولاوە ئەی بۆچی مەلا بەختیار باسی ئەوە ناکەی ئەم هەموو ملیاردێرە کە لە نێو حیزبەکەتا هەیە ئەم هەموو کۆمپانیای باژوەرگرتنە لەسەر سنوورەکان هەیە بەس پێم بڵێ خۆ لە کوردستانە شەریکەی جەنەرال مۆتۆرز و مارسیدس بنز و BMW نییە خۆ شەریکەی بۆینگی ئەمریکی نییە تا تۆ بڵێ بە فرۆشتنی بە تیجارەتی سیارە پارە پێیاکەی لە کوردستانە هەموو شتێک کەوەروکەرەویش لە ئێرانەوەیە بەس پێمان بڵێن ئەم هەموو ملیارەتان لە چۆکۆ کردوتەوە ئەی بۆ دڵ بۆ ئەمەیان ناسنتێ ئێستا تۆزێ زاهریان کردوتە ناو هینەکەتەوە ئەنجا ئێساڵی کوردستان ئاوای لاتووە ئەی خەڵکی کوردستان 30 دانە ساڵە دووکەڵی مۆلیدا چێ بە بێرویە ئێستا پاڵاوگەنەوتیەکانیشی چۆتە سەر 30 دانە ساڵە بێکارەبا و بێ ئەو بێموچە و بێنان و بێ ئەوانە هیچ وەرزشی نەبوو لەلات ئێستا دڵۆ پێک چۆتە ناو خوێنەکەتەوە ئەم هەموو ژەهرە کە کرا بە خەڵکی کوردستانە ئەم هەموو نەخۆشی سەرەتانە کە لە کوردستانە بەهۆی دەرمانی ئەکسپایر و بەهۆی خواردنی ئەکسپایر و بەهۆی پیسکردنی ژینگەی کوردستان و بەهۆی هەموو ئەمانەوە تووشی خەڵکی کوردستانتان کرد و ملیارەها دۆلارتان نایە سەریەک کە ئێستا
هەزاران چەکدار لە دەوری خۆتان بۆ پاراستنی دەسەڵاتی خۆتانە پارێزن ئەی ئەمان بۆ جێگەی سەرنج نەبوو هەتا هەفتەیە پێش ئێستا کە معلوم بوو بێت تۆ یەکێت دەرمان خواردکراوی هەر ئەدوت بەدیلی یەکێتی هەر یەکێتیە من هەر یەکێتیم یەکێتی تەنیا هێزێکە کە ئەتوانێت خەڵکی کوردستان ڕزگارکە بۆ ئێستا وای لێهات لەبەرەوەی کە دەرمان خواردیان کردووی بۆ ئێمە بەسمەوەیە لە سەردەمی جەلال تاڵەبانیشە ئەم هینانە نەکات بووە ئەساسەکەی لەوێەوە داڕێژراوە لە سەردەمی تاڵەبانی و بەرزانیەوە ئەم قەزیە ئەم دەستی پێکردووە و ئێستا گەیشتووە بەم ئاستۆی کە گەیشتووە بەم ئاستە دارزیوە هەتا دارزێنی سیاسی دارزینی ئەخلاقی دارزینی هەموو پەرپەرتی نێوقیزەکانیان وەکو وتم بڕوا بکە ئەگەر بێتون ئەمانە لە دەسەڵاتان نەبوونە چەک و پارەیان لەلا نەبووایە یەک نەفەریان بە دەورەوە نامە یەک نەفەر هەڵەوەشانەوە لە بلو ڕێگە هاتنە دەرەوە بەڵام بەهۆی دەسەڵاتێکەوە کە هیانە خەڵکێکی ئێجگار زۆریان ژیانی خەڵکیان بەبارمتە گرتووە بە زۆری چەک و بە ئیمکاناتی پارە بەخۆیانەوە چارەنووسی خۆیانیان لەگەڵ ئەوانیان لەگەڵ چارەنووسی خۆیانیان تێکەڵاب کردووە تا پارێزگاریان لێ بکەن بەڵام ئەمە زۆر درێژە ناکێشێ بە بڕۆی پێشەوەی کۆتا پرسیارم بکەم کۆمەڵی سەرنج هاتۆ بەداخۆ ناتوانم هەمویان بە وردی بخوێنمەوە تەنانەت ناتوانم هەمووشیان تاوتێ بکەم بەڵام ئەگەر چەندانێکیان بخەمە سەر شاشەکە و بە کورتی خۆم بە پێی تێگەشتنی خۆم ئاماژیان پێ بکەم یەکێک لەو سەرنجانە باز لەوە دەکات کە عێراق و کوردستان لە دۆخێکی چاکبەستووەدایە و ئەمە شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ڕۆژئاوا بە گشتی و هەروەها ڕێگە چارەش لای خەڵکە ئەگەر بە دروستی لەو سەرنجە تێگەشت بێتم و سەرنجێکی تریش باز لەوە دەکات کە ئەو مەوادە خۆراکیانەی کە ئێستا لە بازارەکانی کوردستانە هەیە و خەڵکی ئەیخوا خۆی ئەوە وەکو ژەهر وایە کە دەرخواردی خەڵکی دەدەن زۆر سپاس بۆ هەموو ئێوەی ئازیز بۆ سەرنج و تێبینەکانتان ئەگەر ئەو سەرنجانە و لەگەڵ دو پرسیاری خۆم کە ئایندەی ئەم من ملانەیانە بەکوێ دەگات و چی شتێک ممکنە لە بەرامبەر بکرێت بۆ ئەوەی کە خەڵکی سەلامت بێ لەم گیر و گرفتانەدا و دوور بێت لە هەر بەڵایەکە ئیمکانی هەیە بەسەریدا بێت من سەرەتا باسی و سەرنجە بکەم کەوەی کاڵێ ئەوەی کە هەلومەرجی سیاسی عێراق و کوردستان بەرهەمی سیاستێکە کە ئەمریکا و غەرب ئەوە زۆر زۆر ڕاستە زۆر دەستەی یەکەم بەرهەمی سیاستێکە کە ئەمریکا بەرامبەر بە عێراق و کوردستان لە دوای جەنگی 2023 بەرامبەر بە عێراق و کوردستان گرتێ بەر و سەرنجام کوردستان و عێراقی بەم ئاسەی ئێرە گەیان لە غیابی من هەمیشە وتومە لە غیابی ئالتەرناتیوێکی پێشڕەوی کۆمۆنیستی کرێکاریە دەبوو هەلومەرجی عێراق و کوردستان بەم ئەی ئێستا بگا ئەمە نەتیجەیەکی حتمی و واقعی و چاوەڕوانکراوی سیاستێک بوو کە ئەمریکا لە عێراق و لە کوردستانە گرتێ بەر کوردستانی لە عێراق جیا کردەوە تا پێش 2023 کردی بە کۆم ئۆردوگایەکی ئاواری و یای بێت دەستی یەکێتی و پارتی و وەکو منتیقەی نۆفلای زۆن دای مەزراوی یای بە دەست یەکێتی و پارتی و یەکێتی و پارتیش کوردستانیان دابشکی بەسەر دوو زۆنی خۆیانە و دوایە بەشکە لە دوای 2023 بە حەزەر ڕوخێ سەرنجام نەوت دەرەهێنەوەی تر خەریکی قاچاقچێتی و تاوەکو ئێستا مەسەلەی دەسەڵات لە عێراقان نەبراوەتەوە هەتا دێ هەر خراپترە بێ بۆیە عێراق و کوردستانیش بە بڕای من لەبەردەم تەقینەوەیەکی جەماوەری زۆر زۆر گەورە و زەقمدایە تحملکردنی ژیان ئەمڕۆ سپاردنی ژیان ئەمڕۆ بەسبەینێ بۆ خەڵک بۆتە کارێکی سەخت ینی کۆمەڵێک لەو پەناهەندانم بینی گوێم لێگرت کە لە وڵاتی بیلاڕوسیا و ئەمانە لەم کورد و عەرەب و ئەوانەکە بڕێون بگەن خۆیان بگەێنە وڵاتی ئەوروپی لە خراپترین هەلومەرجی ژیانە لەژێر چەدر و باران و سەرمایان کەچیڵێ ئەگەر بژمرم ناگەڕێمەوە بۆ کوردستان یعنی ئەم ڕقە بەرامبەر بە ژیانێکە بێحرمەتکردنی بەشەر ئینسان لە سایی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتیان لە کوردستان لە 30 ساڵی ڕابردووە بێوێنە بووە بێوێنە تا ئەوەی کە چی بکەین باشە بە بڕوای من وتم پێشووتر وتم خەریکە لەو مەرجێکی تازە دەست پێکە کوردستان خەریکە دەچێتە ناو فازێکی ترەوە تۆ ملاحەزە بکە ئەو ترس و خۆفەی کە خەڵکی هەولێر پێشووتە خەڵکی هەولێر و بادینان پێشووتر لە جەبەروتی پارتی بویان وردەوت خەریکە ڕەوێتەوە
خەرچی لە شێوازی جۆرا و جۆر لە خۆپیشاندان و هاتنە مەیدان لە هەولێر و منتیقەی بادینانی شاو لە ئەوەی کە پێڵەن زۆری زەر دەستی پێکردبووە. ئەمە ئاماژەیەکی زۆر شۆڕش گەڕانەی باشە، ئاماژەیەکی زۆر شۆڕش گەڕانەی باشە، ئەوەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە خەڵک بە هانای یەکەوە چن لەم لافاوەی هەولێرا تۆم لە حەزب کە خەڵک بە هانای یەکەوە چوون. ئەم ڕۆحی هاوپشتیە لە نێو خەڵکە فاکتەرێکی زۆر مهمە و لە بەرامبەری ئەم بەریشە دەسەڵات بێتوانایە لە کردنی ئەم جۆرە ناڕەزایەتیانە. بەهەرحاڵ ڕێگەی جۆرا و جۆر خەریکە نەگەر نەبەر بۆ نموناڵێن لاهور شێخجەنگی لەوانەیە حیزبێکی تازە دروستکە یان مەجموعەیە پەرلەمانتاری ترخمە خەریکن حیزبێ دروست دەکەن. ئەمانە نیشانەی ئەوەن ئەگەر بەرێکی ئەوە بێت کە هەوڵەدەن بۆ ئەوەی کە ئەم تەقینەوە جەماوەریە کۆنتترۆل کە بەدەوەی کە لە حەڤی شوبات تا بزوتنەوەی گۆڕان کردی، بەڵام دیوێکی تری باش و مثبەتیشی ئەوەیە کە خەریکە هەلومەرجێکی شۆڕژگەڕانە دەست پێەکە و هەمیشە لەم هەلومەرجە شۆڕژگەڕانەیە بۆژوازی خەریکن ئەحزابی جۆراوجۆری کۆنتێگەدەن و خەریکن شتی تازە دروست بکەن بۆی کە بتوانن بە شێوازێکی تازە نوێەوە بێنە مەیدان و کۆنتترۆلی ناڕزایەتی خۆپیشاندانەکان بکەن. زۆر جار بینیمانە هەتا وەزیری حکوومەتێک دوایە چ حیزب دروستەکە بێ بە ئۆپۆزیسیۆن و خۆی خزێنێتە نێو خۆپیشاندانەکان خۆی خزێنێتە نێو خەڵکەوە ئەوەی کە پێشووتر دیفاع و سوێنی خواردووە بەسەری حیزبەکەی خۆی بەجێڵێکێ بەرەیەکی کە دروست دەکات بۆی کە پەلاماری خۆپیشاندانەکان بەن نەیەڵێ ببێ بە تەقینەوەیکی شۆڕژگێڕانە سەرنجام کولی دەسەڵاتی سەرمایە بخاتە خەتەر. بۆیە لەگەڕک لە کارگا لە قوتابیان دەبێت چاو بڕنە ڕێکخراوبوونی خۆیان لە دەوری یەکتری کۆ ببنەوە. ئێستا زمینەیەکی زۆر باشی کۆمەڵایەتی و ئاسێکی باشی وشیاری خەریکە دێتە پێشەوە کە خەڵک هیچ ئومێدێکی بەمانەوە زانێکم دەسەڵاتە هیچ شتێکی پێناکریان پەرلەمانە بێژگەل لە تەمەڵخانەیەکی تەوەزەلی مشەخۆر هیچ شتێکی کە نییە. بۆیە وردە خەریکن پشت دێن بەیەکەوە و لە دەوری یەکتری کۆ ببنەوە و لە گەڕک لە کارگا لە زانکۆ لە دایرەکان کۆبنەوەی گشتی خۆیان بگرن و سەرنجام وردە ئەموری شارەکەی خۆیان ئەموری گەڕەکەەکەی خۆیان ئەموری کۆبنەوەی گشتی بکەن نوێنەرانی خۆیان هەڵبژێرن. یعنی چی منطق نییە ئاخر منطق نییە وڵاتێکی ئەوها دەوڵەمەند بەم هەموو ملیارەوە بەدەست مەجموعەیە چەتەوەیە هەر بەجددی بەدەست مەجموعەیە چەتەوەیە نە سیاسەتی نەزانێ پەروەردە خوێندن دابمەزرێنێ نەزانێ بەهەرحاڵ بەم جۆرە بێسەرەوە بەرێ و دزی ژەردەیە دەسەڵات دڕێەوە بەرێ و هەرە مەشە فەلسەفەی وجودیشی ئەمەیە. بۆیە کەسانێک گەڵێن چاکسازی پێ ناکرێت چاکسازی بکەن ئەڕوخێن چاکسازی بکەن ینی بۆ نمونە بێن داهات و سەرەت و سامانەکان کۆ بکەنەوە تەوزیعیکەن بەسەر خەڵکە بێن مامۆسایان موچەی تەواویان پێبن بێن خەڵکێکە بێکارن وردە فەرسەتی کاریان بۆ بدۆزنەوە ئەوە بکەنە ڕوخێن خەڵک قبوڵی ناکەن مەجموعەیە دز و مافیا دەسەڵاتیان گرتۆ بەسەر مقەدەراتی کۆمەلگەیەکی بە شدەت دەوڵەمەندە بڕۆ سێری کەدانان دە پەرلەمانەکانی خۆیان چیەڵێن باسی چ دزیەکەکەن کە لەو سەر حدودانەیە کرێ کۆمپانیایك بەس وەرەقەیەکی ئەیفۆ ڕەفرۆشیە هەمومانێ $15 ملیۆن خاتە گیرفانیەوە لەم لاشۆ بە کرێکارانە موچە نیە موچە لە بەغداوانایە بۆیە موچە نیە ئەو هەموو کۆمپانیایەکە هەمووشی خۆیان درسیان کردووە هەمووشی خۆیانن. بەهەرحاڵ کۆمەلگەی خەڵکی کوردستان ئەگەر دەستبەرن شایستەی ژیانێکی ئازاد و یەکسان و خۆشگوزەرانن سەرەت و سامانیش لە کۆمەلگادا ئەمەنە هەیە ئەمەنەش ئینسان و ئینسانی بەهرەمەند لە هەموو مەیدانەکانی ژیانە لەو کۆمەلگایە هەیە کە ئەتوانن کۆمەلگا بە جوانترین و ئینسانیترین و عەدالەتترین شێوە کۆمەلگەی کوردستان بڕێوە ببرێ بە شەرتێ لەم دز و جەردە و چەتانە پاک بکرێتەوە. دەبێت چاو ببڕنە شۆڕژ هەر حیزبێکی سیاسی هەر کەسێک بیەکەم دەسەڵاتە چاکە یان بانەوازی خەڵک کە ئەم دەسەڵاتە چاکە چاکسازی بکە بەرژەوەندی هەیە لەمانەوەی ئەم دەسەڵاتە بەڵام ئێوە خۆی بچێتە جێگەی بەشێکی دەستکەوێت یان بەشەکەی ئێسەی کە کەمە زیاییکە ئەم دەسەڵاتە چاکسازی هەڵ ناگرێت. من چەند جاری چکە ژوتوم بە سیارەی پۆلۆنی ناکرێ بە مارسیدس کاکە ناکرێ بیکەی بە مارسیدس زۆکەوە کەسی دێوانە دانیشت بێت ژێر زەمینەکەی ماڵی خۆیانەوە پارچەیە ئاسن بەرێ بە سمارتە بیرە بیکا بە ئاڵتون ناکرێ نابێ بە ئاڵتون